ئازیزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و ئێوە بینەری بەرنامەیەکی تری دیالۆجی هیوا، بەرنامەیەکی تری پانۆرامای هیوا. لەم بەرنامەیە من و هاوکارم هیوا عومەر سەبارەت بە دوو قسە و باسمانە بێ کە یەکێکیان کارەساتی زریان و لافاوە لە هەولێر و بەکارهێنانە سیاسیەکانی ئەم کارەساتە، و دووەمیان سەبارەت بە لێدوانەکانی تقریبەن 10 ڕۆژی ڕابردووی شێرزاد حەسەن و کاردانەوەی کە لێکەوتەوە، کاردانەوەی جیاوازی لێکەوتەوە سەبارەت بۆ دوو باسە قسە و باسمانە بێت. ئەم کاتۆ باشیوە شەماڵ سڵاو بێ مانوو نەبی سەحەتێ زۆر سپاس هەردوژی. بەڵێ لە هەولێریەوە لەگەڵمانی هیوە کەمێک باسی دۆخەکەمان بۆ بکە، دۆخی زریان و لافاوەکە بە شوو گەیشتووە و پێم وایە زەرزیانێکی زۆر هەبوون و ژمارەکان زۆر بوون تا دوێنێ من 8 بوو 9 بوو باسییان کرد کە جانەدەدا و بەشێک لە تەرمەکانیشتا نەدۆزراونەتەوە. چیتر هەیە لەو بابەتەوە با باسەکەمان بەمە دەست بکەین. سلااو لە جەنابە جارێشتر شەماڵ، سلااو لەو هاوڕێبینەرانەی کە ئێستا لەگەڵمانن تەمەشامان نەکەن. لە ڕاستیدا بەداخەوە ینی جارێکی ترەوە مثال دومین جارێکی تر بارودۆخێکی خراپ لە شاری هەولێر دروستە بێ کە ئەوەی چەند ڕۆژی ڕابردوو تا بە ئێستا 12 کەس گیانیان لە دەستداوە و بێسەر و شوێنن، تا ئێستا 2 کەس لە دارەت و یەکێکی تر لە قوشتەپا تەنانە تا بێ ئێستا باڵێن تەرمەکانیشیان نەدۆزراوەتەوە و بە ملیارەها دینار مەزندەی زەرور و زیان جگە لە گیانی زەرور و زیان مەزندە دەکرێت و هەروەها چەند سەدان خان و ڕوبەڕووی ڕووخان و ڕوبەڕووی زەرری مادی بوونەتەوە و ئەشیا و بەشێکی زۆر لە پێداویستیەکانی سەدان ماڵ لە شاری هەولێر بەوەی ئەم بارودۆخەوە تووشی زیان بوونە، جگەلەوەی کە لە ڕاستیە چەندین برینداریشەیە. ئەگەر بوار هەبێ شەماڵ من قسەیەکی لەسەر ئەم بابەتە بکەم. تەبعاً یعنی ئەمە چەندین ئەمە باڵێن لەم ساڵ ئەمە دومین حاڵەتەوە لە ساڵانی ڕابردووش، ینی ئەمە لە سەرەتای دەتوانی بڵێ سەرەتای ئێمە پاییز و کۆتایی پاییز و سەرەتای زستانداین، ئەمە ڕوبەڕووی شاری هەولێر ڕوبەڕووی دۆخێکی وا دەبێتەوە پێشتر لە دۆک و چەندین جاری تریش لە هەندێک شوێن لە سلێمانی لەو شوێنانە. تەمان تەنیا لە ڕاستیە لافاو نەو بەو منطقەی کە باسیەکرێت کە هەندێک جارکە لە ماوەیەکی کەمە بارانێکی بە خۆر دەبارێ هەولێر دەوروبەری دەکەوێتە بەر زیان و یان بەو زمانە عامەی کە باسەکرێت لافاو دروستە بێت. تەمان پێشەوە لە ڕاستی ئەمە دەبێت خاڵەکەیەتی بگەنەویش ئەوەیە ئێمە کاتێک قسە لەسەر هەولێرەکەین ئێمە دەمێکە باس لە ئەوە دەکەین کە ئێمە لە هەولێر دوو دنیا هەیە یان دوو هەولێر هەیە لە ڕاستیە. هەولێرەکەیە کە هەولێری سەرمایهدارەکانە کە هەمووشمان دەزانین شوناسی سەرمایهداری زۆرە شوناسێکە ئەوەی لە هەرێمی کوردستان لە پڕ خەڵک دەوڵەمەند دەبێتن. ئەم هەولێرە کە لە هەندێک شوێن ناوەکانی لە منتیقەکانی ئەمپایار و گوندەکان تەمان ئەو گوندی ئەڵمانی و گوندی ئەمریکی و کۆمەڵی ناوچەی ترە و کۆمەڵێک ناوچەی تر دروستە بێ. ئەمە لە ڕاستیە لە ڕووی سکیوریتی ئەمنیەوە و لە ڕووی دابینکردنی ئاوەڕۆ و خزمەت گوزاریەوە، لە ڕووی کارەباوە، لە ڕووی غازەوە، لە ڕووی علاقاتی ئیجتیماعیەوە و لە ڕووی شوێنی خوێندنیانەوە، یعنی وەکو پاکێجێک ئەمان لە هەولێرێکی ترەژین لە ڕاستیە. لە بەرامبەر ئەوە ئێمە هەولێریشی ترمانەیە یان دنیایکی ترمانەیە لە ناو هەولێر، ئەمە با بڵێن هەولێری پەراوێز خراوە. تەمان لەناو ئەوانە ڕەنگە ستی شەبێ، بەڵام ئەو ستیانەش ئەو ستیانن کە بڕی هەر خانوویەک ناکات ئەوەی بە زمانی عام پێ ئەڵێن 4 دەفتەر تا 5 دەفتەر تا یعنی هەر لەم دەوروبەرانەیە. سەبۆنە منە من یەکێ لەو شوێنانە کە لە کەس نەزان لە ئەو زاڵستیدا دەنیشم باشترین خانووەکانی یعنی لە سنووری 5 دەفتەرە و ناوچەکانی تریش باماشێوە. لە پاڵەوە گەڕەکە کۆنەکانی تریشمانەیە. ئەمە ئەو گەڕەکە کۆنانەی کە پێشتر بە
لە ناو هەولێر باداوە و دەوروبەری کە بە شێوەیەکی گشتی وهروەها جەماع و کۆمەلگاکانی تریشی ئێمە دەبینین کە بریتە لە قوشتەپە و لە دارەت و لە بنەسلاوە و لە پیرزین و لە شاوێس و لە تا دەگاتە منطقەی شەمامک لەولاوە و لەولاتریش دەگاتە بە بەشێک لە هەڵدەکشێ بۆ ناوچەکانی تر بە ئاراستەی کەزەزان و لە سنووری ڕێگای قوشتەپە لەلایەک و سنووری ڕێگای دیبەگا مەخمور لەلایەک و لەم لاوەش لە سنووری کەزەزان هەموو ئەوانە لە ڕاستیە ئەو هەولێرن کە زۆرترین خەڵکی پراوێزخراوی لێ کۆبۆتەوە و بە بڕێکی کەم بۆ نمونا لە توانوێتی خانوویەک دابین بکاتن ئەمانە لە ڕووی خزمەت گوزاریەوە لە ڕووی ئاو کارەباوە لە ڕووی خەدەماتە سەرەتاییەکانی ژیان لە ڕاستیە تەواو جیاوازن و ڕووی دووەمی ئەم شوێنانە ئەوەیە کە تەزاوزێکی زۆر هەندێک لە تەزاوزانە سەرەتا لەلایەن خەڵکی کەم دەرامەتەوە کە هیچ شوێنی نەبوو خانوویتیا دروست کرد لە دوای ئەوە لێشاوێکی زۆرتر چۆن لەسەر ڕێگاکان ڕێگاوبانەکان و مەزرعە و شوێنەکان تەڵبەند کران زەوی کشت و کاڵی هەر لەگەڵ ئەوەشە ئەم ناوچانە دەست پێکراوە ئێستا چەند راپۆرتێکی ڕۆژنامەوانی دەبینین چکە بەداخەوە لە ڕاستی تا ئێستا ئەوەی ئەعلام فۆکسی دەخاتە سەر بەشێک لە ئەعلام دیوە سەتحیەکەی ئەمەیە کە دەوترێ ئەمە ڕووداوێکی سروشتیەوە تا ئێستا بەداخەوە ئەوەی پێ دەوترێت تەقریر و راپۆرتی ئستقسایی و راپۆرتی بنکۆڵ لەم شوێنانە زۆر بەکەمی کراوە تەنانەتەوەی ئێستا ئێمە دەبینین کە خەڵق قساکە باسەوە دەکا کە چۆن بەرپرسان لە شوێنێکە شوێنی ناوچەیەکیان داماڵیوە جا هەیە ئەم ناوچەیە بۆ نمونە بە ناوی هەر هینە بە جۆرێکە لە دەست بە سەرەداگرتن و هەندێکی تری چوارچویشی یاساییان بۆ دروست کردووە گەرازیان تیا دروست کردووە مارکێتی گەورەیان تیا دروست کردووە بە شکلی زۆر زۆر پرۆسەی ئیسسماری ئابوووریان تیا کردو ئەمە هەموو ئەوانە لە ڕاستیە لە پاڵەوە ینی هەموو ئەو دیاردانەش لەو شوێنە هەژارانە هەیە کە بزنسوانە سیاسیەکان لەوێژ ئیسسماریان کردو تەمان ئەوە ئێستام راپۆرتانە ئەم ڕۆژانە دەبینین کە چۆن بۆ نمونە باز لەوەی دارەت و ئەکەن باز لەوەی ئەم شوقەکانی منتیقەی بینی دارەت و ئەم ناوچانە دەکەن کە چەند پرۆژەی چەند بەرپرسێک لەوێ بۆتەوەی ئەوەی کە لەسەر بەستەکان کە لێرە پێی دەوترێ بەس پرۆژە دروست بکەن و منفەسی ئاوەڕۆ نەماتەوە و بە ناچاریم ئاوەڕیانە دەگەڕژێنە سەر شارەکان نەگەرنا هەمان شت باس لەوە دەکرێت کە ئەو هەولێری کە پێشتر تەنیا هەولێری سێ تاقان و باداوە و چەند ناوچێشی تر بۆ هەولێرە ساڵانە زۆر لەوە باران زیاتر لەبارڕێ و ئێمەش باشە زانی ئێستا ڕێژەی باران زۆر کەمترە باری لە چاو ساڵانی پێشوو بەڵام ئەمە لە ڕاستیە ئەم دۆخە دروستەکە ئەم کارەساتە دروستەکە ناتوانین نابێ بێن کارەسات لە ڕاستی کارەسات زیاتر بۆ باڵێن شتی سەروشتی بەکاردێ ئەمە قەیرانێکی گەورە دروستەکاتن کە نەتیجەی ئەم گۆڕانکاریەیە و ئەم پرۆسەی هەڵکشانی جیاوازی چینایەتی کە لەگەڵ خۆیان ئەمە هاوکاتیشە لە ڕاستی نابی ئەوشمان بیر بچێ لەگەر گۆڕانکاری ژینگەی لە دنیاە کەوا دەکا باران نەبارێ و ناوە بارانی بەخورش ببارێ ئەمە یەکێکە لە هۆکارەکان لە ڕاستیە بەڵام هۆکاری سەرەکی بریتە لەو گۆڕانکاریە لەباری دیموگرافیکە ئێستا بۆ منە لەم ڕۆژانە سەرۆکی پەرلەمان بەیاننامە دەرەکە لاەنە پەیوەندیدارەکان تر بەیاننامە دەرەکەن باز لەم حاڵەتە دەکەن ئەمە شەمان لە بیرمان نەچێ هاوکاتە لەگەڵ چی ئەوەی پێ دەوترێ یاسای وەبەرێنان کە لە ساڵی 2010 لە پەرلەمانی کوردستان دەرکرا زەویزاری هەرێمی کوردستانی لە ڕاستیە بە شێوەیەکی زۆر بەرفراوان تاپۆ کرد بە ناوی سسمار و تەنانەت خەڵکی بیانی کردە خاوەن ئەم زەویانە لەو ناوچانە کە یعنی ئەمە لە هیچ دنیایەک نییە کە زەوی لە کاتێک ئێمە دەزانین وەزعی کوردستان بە بەردەوام لە بەردەم هەڕەشەی گۆڕانی دیموگرافیدایە ئەمانە دەستیان پێکرد بە ناوی وەبەرهێنان تەواوی دیموگرافی و ناوچەی جوگرافی گۆڕانکاری جەوەری بەسەرات ئەمە لە ڕاستی کۆمەڵێک لێکەوتەوە لێکەوتەیەک ئەمە ینی ئەگە کۆی وێنە گەورەکە ببینین بە بەردەوام لەو ناوچانە زۆربوونی بێکاری هەژاری ناڕەزایەتی کۆمەڵایەتیەکان هەر لەم ناوچانن بە دوای خۆیە کە ڕووداوی حاڵەتی وادێتە پێش دیسان ئێمە نمونەیەکمان هەیە ینی ئەمە دەبێت لە ڕاستی لەسەرەوە بەستین ئەوەی لە هەولێر ڕوویدا و چەندجارە ڕوودا ئەمە ڕووداوی سروشتیە هیواتە کارەساتە بۆ مانایی کە ئێمە زۆرجا کارەسات بۆ ڕووداوی سروشتی تا بە ئێستا بەکاربراوە یان ئەمە پەیوەندی بەم گۆڕانکاریانە و پەیوەندی بە
بەو دیدە سیاسی ئابوووریەیە کە لەلایەن حکوومەت یاریمی کوردستان و لە ماوەی 30 ساڵی ڕابردووە جێبەجێ کردووە. ڕاستەوخۆ لە ڕاستی ئەم بابەتە پەیوەندی بەم بابەتەوە هەیە. ئێمە نمونەی گەڕەکی باداوەمان هەیە، یعنی بەش گەڕەکی باداوە لە هەولێر ئێمە دەبینین دانیشتوانەکەی دێنە سەرزادە لێن ئێمە خنکاین لە توێنان و لە بەرامبەر ئەوە گەڕەکەکانی تری بنەسڵاوە و دارەتوو خوشتەپە و باقی ناوچەکانی ترت هەیە کە لە هاوینە بێئاوە و لە زستانیشە لەگەر کەمترین بارانە ڕوبەڕووی لافاو دەبێتەوە. طبعاً بەشێکی پەیوەندی بە پرۆژە بازرگانیەکانەوەیە کە هەندێک لەو ستیانە بەبێ ئەم ستیانەش لە ڕاستیە پرسیارەکرێت چه ئیسماریتیاکە کاتێ مەرجەکانی توندوتۆڵیتیان نابێ، کاتێک کە لە ماوەی ڕابردوو لە هینی کۆری دروست بوو هەر ئەم ساڵ لە کەڕەتی یەکەم هەموو ئەوانن کە لە ڕاستیە بەشەی زۆی لەم ئیسمارانە ئێمە دەزانین دەستی چی لە پشتە مەرجەکانی هەر لە ماوەیەکی کەمە ستێک دروستە کرێ پارەیەکی زۆر لە خەڵک وەردەگیرێ لە 2 دقێ شەمە لەگاوکاری بکەی فکرەکە ئەگەینم کات دەدەم بە تۆ دوای ئەوە دێن لە ڕاستیە چاپۆشیانێ دەکرێت و لە ماوەیەکی کەمە ئەم خەڵکە دەوڵەمەند دەبێ و خەڵکی هەژاریش ناچارە لە بەروی بڕی ئەو خانوانی کە دەیکری بە پارەیەکی کەمە لەوێ لە ڕاستی خانوو ئەگرێ. ئەمە بەشەکی پەیوەندی بە بەشی دووەمی پەیوەندی ئەوەی پێدەوترێ ماستەر پلانە کە لە ماوەی ڕابردوو چەندین جارە و ماستەر پلانان لە دەشتی بەڕانەتی لە منتیقەی عنکاوە لە ناوچەکانی جۆرا و جۆر جوتیاران خۆپشاندانیان تیا کرد لە دژی کۆمپانیەکانی نەوت من لە کاتی خۆی لە ڕاستیە بە دوواداچوونی زۆرم کرد کە ئەم ماستەر پلانە لە دنیا شتیوانیە شوێنی ناکرێت شوێنی کشت و کاڵ بکرێ بە شوێنی نیشتەجێبوون لە هەموو دنیا شوێنی نیشتەجێبوون لە منتیقەی شاخاوی منتیقەی بەرز کە ناشێ بە کشت و کاڵەکرێ لارێمی کوردستانە بۆی بە ئاسانتر شێوە هیچ مەسارفی تیان نەکرێ ئەو ناوچانە درا بە ناوی وەبرهێنانەوە کە بەم ئاراستەیە برا بۆیە ئەوەی لە ڕاستی ڕوودەدا لە هەرێمی کوردستان دابڕاو نییە لەوەی کە لە کۆی مۆدێلی حکومڕانی لە هەرێمی کوردستانە ڕوودەدا واتە ئەگە ئەم پارچانە و پارچەکانی تر هەمووی کۆ بکەینەوە تابلۆکەمان بۆ بە دروستی بۆ دەرەچێت کە بریتە لاو مۆدێلە لە حکومڕانی کە ڕۆژ بە ڕۆژ لە ڕاستیە بەداخەوە ئەم بارە بۆ هاوڵاتیان سەکات. ڕاستە من خلاصە قسەکانی تۆ ئاواکەم بەنەزم بە بڕای من خەڵکی هەولێر لە هاوینە لە تینوا خنچێ و لە زستانیشە بەلافاوە خنچێ بەڵام ڕاستەکەی ئەوەیە کە ئەوەی کە دەستی خسوەتە بینە تاقای خەڵکی هەولێر و خەڵکی سەرجەم کوردستان یانی سەر تاقای کوردستان لە ڕاستیە ئەم دەسەڵاتە هارە قازانج پەرستە چاوچنۆکەیە کەیشێتی و پارتی دروستیان کردووە بۆ سەرمایهداران و لە ڕێگەی ئەوانەوە سەرمایهداران خەریکی دەرەوە و ناوەچی و دەرەچی و مەسەڵەن تۆ ئێستا باسی گۆڕانی دیمۆگرافیەوانت کرد ینی لایەنگەرەکانی خوان هانە دەن پارتی لە ناوشاری هەولێرا کرێکاری عەرەب زمان بدەنە بەرشا بەڵام لەولاوە بۆ خۆیان بە لێشا و بەعسیەکان دێنن و زەویان پێدەن و سەرمایهداران دێنن بە ناوی ئیستیسمارەوە جێگیان پێدەن و ئەوانەکەەوە کرد بۆ خۆی معلومە کولەن بە بڕای من باسی لافا و زریان کارەساتە بەرحاڵ کارەساتێکی سروشتیە بەڵام ئەوەی کە لە هەولێرا ڕووەداوانە بەدەر نییە لە کەمتەرخەمی بەدەر نییە لە بەڕاستی نەخشەدانان بۆ ئەوەیە کارەساتە کاریگەرکردیانی تۆ کە نەخشەدانانی کە کارەسات دەری پێ بژیرە نەخشەدانانی کە جارێک نییە دوان نییە ساڵێک نییە 2 ساڵ نییە هەر بارانە بارێ هەولێر غەرقەبێ هەر بارانە بارێ هەولێر جادەکانی پڕەبێ لە ئاو ناتوانانی بچیتە دەرەوە یعنی هەتا بارانێکی زۆر کەمی ژەپاری ئەبارێ ئەمە ئاوەڕوانی هەولێر دائەخرێ سەبەبی چیت و هەروە بینا بەرزەکەیتەوە ئەڵێ کردم بە دووبەی و کردم بە ئەبوزەبی و کردم بە شوێ و ئەوە منافەسەیەواکەم و بەدەستە خۆشتی نازانم چ ئەخە باشە لە باری واقعیەوە تۆ پێویست بەواکە کە کەمێک دیقەت بکەی ئەمریکا تۆ ئەیکەی بەڕاستی تاوانە بە حەقی ئینسان تاوانە بە حەقی سروش تاوانە بە حەقی ژینگا تاوانە بە حەقی هەموو شتێکە دوێتی شارستانیەکی چیمەنتۆیی دروست کردووە بەڵام لەمەش ناخۆشتر لەمەش کە بڵێن دەردناکتر ئەوەی کە بەڕاستی هەستەکەی ئینسان سوکایەتیی پێکرێت لەم بابەتەوە پاش ئەوەی کە ئەم قوربەسەریە بەسەر خەڵک دێنن ئەوجا چێ کۆمەکی خەڵکەکە دەستگای خێرخوازی بارزانین چێ کۆمەک بە خەڵکەکە کوڕی فڵان کەس کە کوڕی سەرۆکی هەرێم کە ملیارێ دیناری داناوە ملیارە دینارە لە چۆ بکاکە
ملیارێ دینارە بە چی هێنا تو ێستا کۆمەکی خەڵکی پێەکەی لەو لاوە ئیسلامیەکان و لەو لاوەیشەتی و پارتی ئەوانە گوایە هاوکاری خەڵگەکەن و گوایە پشتیوانی لە خەڵگەکەن ومانە ئەمە بەکارهێنانی سیاسیانی کارەساتە ینی خۆی خۆپێنەری کارەساتەکەیە پارتی لە هەولێراوەیەشێتیش لە سلێمانی ئەگەر ڕووبدا خۆیان خۆپێنەری کارەساتەکەم بڵام لە هەمان کاتە خۆشیان وەکو منقیزی خەڵک و خێرخواز و دەستگای خێرخوازیان دروست کردو پارەیەکە لەم بەم دەست لە خەڵکیان دزیوە بەو دەست وەکو خێر و خێرات و سەدەقەی دەن بە خەڵک وانەوێ خەڵک چاو بەرەو ژێریان بێت ئەمە بەڕاستی شتێکە دەردناکە من لەم خاڵەوە چمە سەرقاڵێکی ترکە بە بڕوای من باسی ئەم کارەساتەوە باسی ئەم دۆخەکە بەسەر خەڵکی کوردستان هاتۆ بە تایبەتی خەڵکی هەولێر نابێ بۆ ئێمە تەنها بابەتی تەشیرکردن و پەردە هەڵماڵی لە ناکامیەکان و ڕەسایەکانی دەسەڵات بێ ئەم دەسەڵاتە بە خەڵک ڕناگا بە خۆی ڕاگا بە پارە و کۆکردنەوەی سەرۆت و سامانی خۆی ڕاگا و لەمە بووینەکەەوە بۆ نەیەکی ترە بۆی کەوام شتانە بیریوانە بینینەوە بیریان چۆتۆ بەڵام لە هەمان کاتە بە بڕای من ئێستا کاتی ئەوەیە کە ئێمە جەماوەلێکی فراوانی کوردستان بەتەنگ ئەم دیاردەیەوە بن و بەهانای خەڵکی هەولێرەوە بێت یعنی لە شوێنە جۆر بە جۆرەکانی کوردستان هەر ئێستا ئەوەیە تۆڕی پشتیوانیکردن تۆڕی هاوپشتیکردن تۆڕی کۆمەکردن وەکو مەسەلە من بەڕاستی نمونەیەکەم بینی سەلام عەبدوڵڵا لە خانەقینەوە دەستی پێکردووە لێ دەستی کردەوە بە کۆمەکۆکردنەوە و هەوڵدان بۆ پەیداکردنی ئەو شتانەی کە خەڵک پێویستی پێ ڕەوانەکردنیان بۆ هەولێر بە بڕوای منە بێت خەڵک پەنا بەرێتە بەر ئەم شێوازانە وەلەم ڕێگایەوە بە جۆرە لە جۆرەکان شەبکاتەکان و تۆڕەکانی خۆپارێزی خۆ هاوکاریکردن و خۆکۆمەکردن دروستکات ناتوانانی بەدیار دەسەڵاتێکی ئاوا بێباکەوە دابنیشی کە باشی بە هیچ نییە غەیری کەڵەکەکردنی سەرمایە و ڕووتاندنەوەی ئەم کۆمەلگایانە بێت لە هەموو ڕوویەکەەوە و بە تایبەتی لە ڕووی سەرۆت و سامانەوە ئەوەش ئەنجامەکەیەتی وەک تۆ باست کردکەی بینی شەمال خاڵێکی گرنگت باس کرد لە ڕاستیە هەر لەم ماوەیە سەلام عەبدوڵڵا لە خەت بوو لەگەڵمان و هەر ئەمڕۆ ئێمە چەند برادریش تریش بیانی برادران لە ڕێکخراوەکان با بڵێن لاوان و قوتابیان ومانە هەڵمەتێکیان ڕاگەیاندووە لە ناو شاری هەولێر تەمان بە سوپاسەوە لە ڕاستی لە شارەکانی تریش پاڵپشتی ڕاگەیاندراوە لە چوارچێوەی کاری هەرەوەزی بۆ بەهانەچوونی خەڵک یعنی تۆ بینە بەرچاوی خۆ تا بە ئێستا خەڵکەکە خۆی لە ڕاستیە تا یعنی هەندێک شوێن نەبێ حکوومەت بەهانیان چوو ئەو ناوە پاک بکاتەوە خۆی خەڵکەکە تەنانەت ناوماڵەکەشی پاک کردوێتەوە لە هەموو دنیا حاڵەتی وا ڕوو دەدا ئەوەی پێدەوترێ هێزی ئەمنی دەکەوێتە حاڵەتی ئامادەباشیەوە بۆ پاڵپشتیکردن لە خەڵک ئەم خەڵکانە خۆیان تا بە ئێستا بەهانای خۆیانەوە چون تا بە ئێستا سێ کەس تەرمەکەی دیار نییە و کەس نازانێت کوێیە یعنی ئێستا خەڵک بۆ خۆی تیمی دروست کردووە بە دوواداتونەکە یعنی خەڵک ئەم وشیاریە سەبر خەریکە پەرە بسەنێت کە زۆر گرنگە ئەوەی جەنابەت باست کرد ئەم تەجروبەیە کە لە خانەقینی شێ سەبر بگوازێتەوەی شەوەیە کە خەڵک لە ڕاستیە دەبێ ئەمە خەڵکە خاوەنی خۆیەتی خاوەنددارێتی خەڵک بە دەسەڵاتێک ناکرێت کە ئەم دەسەڵاتە دەسەڵاتێکی ئۆلیگاریشی یان بۆرژوازیی مشەخۆر بێت کە دەسەڵاتی کەمینەی کۆمەلگایە بەپی هەموو ئەو تەفسیلانەی دەکرێت هەل من المعقول زۆرینەی خەڵک چاوەڕێ ئەوە بکەم دەسەڵاتە خزمەتی بکە ئەمە دەرکەوت یعنی لە دوای ڕووداوەکە لە دوای ئەمە بینیمان هەر بەرپرسان خۆیان سوپاسنامە بۆ پارێزگار و ئەم بۆ ئەوان دەنێری باشە لە کاتێکە دەبوو ئێستا داواکاری گشتی بەهات بە سەرخەت لە ڕاستیە ئەگەر شتێکە بێ بناوی داواکاری گشتی و هەروە ڕەتفعلی خەڵکی لە ڕاستی نابێت لەوەش بووە سێویش ئەوەیە کە چۆن خەڵکە بیر لەبەوە ئەو بکاتەوە هەموو ئەوانی زیانیان بەرکەوتووە بچن سکاڵا تۆمار بکەن ئەمە گرینگە تۆمار بکرێت چی ئەکرێت چی ناکرێت لە ڕاستیە بەڵام بەدیدی من لەگەڵ ئەمانە گرینگە تۆمار بکرێت و ئەوە ئەم دۆخەوە بڕوە یعنی لەم ساڵ حاڵەتی ترەوە ئێستا لە بەیانیەوە جاریشتر لە شاری هەولێر ئەوە دەڵێ باران دەست پێ دەکاتەوە بۆ ماوەی 3 ڕۆژ و جاریشتر مەترسی یعنی جارشتر مەترسی دووبارە دەبێتەوە و هیچ دوور نییە ئەمەی کە لە دهۆچ لە ڕاستی دووبارە نەبێتەوە کاتێ ڕوئیەک نەبوو کە تو ماستەر پلانێکە بێ کە لەسەر بنەمای پاراستنی ژینگە لەسەر پێنەمای پەرەپێدانی گەشەپێدانی هاوبەش لەسەر بنەمای دووبارە دابشکردنەوەی داهاتەکان لایانی کەمی دادپەروەری کۆمەڵایەتی
بێگومان ناوچەیەکت بۆ دروستە بێ کە دەڕۆی بۆ نمونە بۆ هەندێک ناوچەی هەولێر دەڵێ ئەمە کوردستانە کە دوایی دیتەوە هەندێک ناوچەیشتە دەڵێ ئەمە چییە یعنی هەلمی لە المعقول لە 2021 ناوچەی ئاواتە بێ ئەمە لە ڕاستیە ڕێک ئەم یعنی کاتێ هەولێرە بینی و سلێمانی ژوایە و دەوەچی ژوایە ڕێک ئەمە تابلوەیەکە شوناسی دەسەڵاتت بۆ ئەوەکرێ ئێمە دەبێت لە ڕاستیەوەی تۆ نابدوتت لەو مەرحەلەیە تێپەڕ بێنەوەی مەرحەلەیە ئەکشنی خەڵکو و خەڵک بەگشتی ینی هەمومان بەیەکەوە چییە کابیر لۆ بکەینەوە ئەگەر خۆمان بەهانەی خۆمانەوە نین لە ڕاستیە کەس نییە بەهاناتەوە بێ ئەم دۆخەکە ئێستا دروستە بێ ئێستا من ئەم ڕۆوێنەکان من بینی بە دوای ئەم مناڵەتە ئێستا بابلێنەکەی نەدۆزراوەتەوە هاوڵاتیشی تری تورکیا تا ئێستا لە ناو کابینەکەەوە بە کابینەوە بردوێتی تا ئێستا تەرمەکەشی نەدۆزراوەتەوە چەند خزمێکە من لە دارەتو دایان ناسم ئەمڕۆ پەیوەندی پیانەوە کرد ئەوانیش بەداخۆ تا بێستا تەرمی ئازیزانیشان بۆ نەدۆزراوەتەوە ڕاستە هەندێک لە هاوڕێیان کۆمنتیان نووسیەوە بەگشتیش سڵاو هاتووە سپاس هاتووە دەستان خۆش بێ هاوڕێیان بۆ بەشداریکردنتان داواتان لێ یەکەم لە هەموو ئازیزان کە لە ڕێگەی خۆتانەوە لینکی یوتیوبی بەرنامەکە لە یوتیوبەوە سیرمانکەن لە یوتیوبەوە متابعی بەرنامە بکەن و هەر لینکی یوتیوبەکەش ئەگەر لە لای خۆتان لە فەیسبوک بڵاو بکەنەوە بۆ ئێمە زۆر زۆر باشترە هەروە خوازیارمەوانی تا ئێستا کەناڵەکان سەبسکرایب نەکردوە سەبسکرایبی بکەن لەسەر یوتیوب ئەوە دیارە کۆمەک بە ئێماکە ئەتوانێت پشتیوانیشی باش بێ هەندێک لەو هاوڕێنە کۆمنتیان نووسیوەڵێ دامانە ئەمە هاوڕێتاڵێ دامانە یەکەم جار حکوومەت نەیزانی و ئەزمونینەوە ئەی دووەم جار کە دووەم جار هاتم جار حکوومەت تاوانبارە دقیقەن وایە یان تۆ لە هەموو شوێنێکی دنیاە کە تۆ شێگەکەی دیراستەیەکی کەم و کوڕەکان چییە کەمیەکان چییە لەکوێ کەمی هەیە ئەوانە علاجی پێ بەڵام من پێم وایە ئەمە ئەوەی کە بە خەیاڵی ئەم دەسەڵاتیانەیە ئەم بابەتەیە و ئێمە لەسەر ئەم بابەتەش دوای حەکیم هەمەڕۆژ ئەڵێ کە قەلبەقەڵێ ڕوود ڕۆژوە بەستیەوەی کە دەسەڵاتی هەرێم بە دەسەڵاتی بەغاڵێڵەوە هیچتان نەکردو ئەمە خۆشیان هەروە کەمتەرخەمە نەمەش حقیقەتێکە دەسەڵاتی هەرێمیش پەڕۆ لەو دەسەڵاتەدا دڕێکە جنوب و ناوەڕاستی جنوبی عێراق ڕوتێنێتەوە ئەمانە هەموو لە ڕوتانەوەیە لە ڕوتانەوەی کۆمەلگا و ینی ڕاو ڕوتکردنا بەڕاستی منافەساکەن و منافەسەی دقیقی ئەوان لەوایە نەبێ خزمەتکردن بە خەڵکە بەرحاڵ من پێم وایە ئێمە ئەم بانگوازە دیارە هەر بانگوازی ئێمە نییە خەڵکی زۆریش لەم بابەتەوە قسەباسییان کردو یەقدامیان کردووە و هەنگاویان هەڵهێناوەتەوە ئەم هەنگاوانە هەرچەند زۆرتر پێکە پێشەوە کۆمەک بەواکە نەکەنها بە فریاکەوتنی و خەڵکی کە زەرزیانی هێناوە ئێستا وەختش باش کرد بەوەی کە ئێمە ڕایەڵ و پۆی ینی جۆرێک نەسیجێکی کۆمەڵایەتی دابڕێژینەوە لە کوردستانە و دەستەڵات نەتوانێت ئەم کۆمەلگایە ئاوا پارچە پارچە و دابڕێنێ بەڕاستی ئەم کۆمەلگایە کۆمەلگایەکی ئینسانیە و ئینسانەکان تایە هاوکاری یەکترەکەن پشتیوانی یەکترەکەن و توانێت لەم سات و کاتی زریان و لافا و کارەساتەیە ئەمە خۆی نیشاندا بەرحاڵ قسەی زۆرتری ژێترێ لەم بابەتەوە بکرێ هیوا بەڵامەوە بەرنامەکەمان کورتەوە لەوە زیاتر بەداخۆ ناتوانین درێژە بەمە بین دیارە لە قوڵای دڵمانەوە هاوخەمی خۆمان بۆ هەموو ئەوانە کە ئازیزانیان لەدەست داوە دەرئەبڕین و ئومێدوارین دوا کارەسات و ناخۆشی بێ لە ژیانیانەوە هەروە لە ناخی دڵیشمانەوە هاوگەرزی و هاوخەمی خۆمان بۆ هەمووانە دەرەبڕین کە تووشی زەرەر و زیان بوون داوا تۆمارکەن داوا بکەن کام دەسەڵاتە بەرپرسیارەتەکانی خۆی لە ئەستۆ بگرێ بەڵام لە هەمان کاتە هاوکاری یەکتریش بکەن بۆ دەرچوون لەم دۆخەن ئەلەبانە بەرحاڵ چینە سەر بابەتێکی تر هەنێک هاوڕیان کۆمنتیان نووسی بەڵام دیارە درەنگ بوو داوای تۆیە کە بە بەرنامەکە کورد بێ و بابەتێکی تریشمان هەیە کە سەبارەت بە ئەو باسەیەکە لە هەفتەکانی بڵێن لە دەڕۆژی ڕابردووە تقریبەن هاتە گۆڕێ ئەویش بابەتی بڵێن لێدوانەکانی شێرزاد حەسەن بوو سەبارەت بە ڕۆڵی دین و وانەکانی دین لە قوتابخانەکانە و ئەوەی کە ئەمە چۆن نەتوانێت ببێتە هۆی دروستبوون و دروستکردنی داعش و لە بەرامبەریا کاتانەوەی جۆر بە جۆر هاتەکایەوە من
نازانم ئەگەر تۆ لە بۆم پێشەچیە شتێکت هەبێ هیوا بەڵام من هەندێک باسم هەیە لەبارەت لە بابەت فەرموو. من وازانم کە دیارە قسەکانی شێرزاد حەسەن من بە دروستی نازانم ئەوە بڵێم بەڵام بەر لەوەی کە بێمە سەرەوەی کە نادروستەکانی قسەکانی ئەو باسکە من پێم خۆشە سەبارەت بە کاردانەوەی بڵێن ئەبوو بەکر هەڵەدنی قسە بکەم کە من وازانم کە ئەگەر چی زۆر بەڕێز و احترام و قسەی کردووە هیچ گومانێک لەوەیان نییە بەشێک لە هاوڕێیان و بەشێک لە خەڵک باسی هەڕەشە و گوڕەشاکە هیچ هەڕەشە و گوڕەشێکم تیان نەبوونی بەڕاستی قسەکانی کە کردوێتی لەسەرەوانە دەربڕینەوەیە کە و موافق نییە ڕازی نییە دیارە بۆی کەوا پێشینەیەک هەبێ ئەوانەی کە بیسەریان بەرنامەینەوە بڵێن کە شێرزاد حەسەن بەدەق بەنەس لە شوێنێکە ئەڵێ وانەکانی ئاین لەیەکی ابتیداییەوە تاکوستەی ناوەندی داعش دروست دەکەن بڵێن ئەبوو بەکر هەڵەدنی سەبارەت بەمە ناڕازیە و ناڕەحەتە و نیگەرانە و ڕەخنەی گرتووە جوابی داوەتەوە ئەڵێ نەترێتە بە شێرزاد حەسەن نەترێتە بەڵام بە زمانێک پڕ لە ڕێز نازانم هەنێک هاوڕێ باسیێوان کردووە گوایە وتێکی لە عقاریەوە مەبەستیەوەی چاوی داگرتۆ لە ئیسلامیەکان بڕۆ لە عقاری دی کوردن منی ترەوە بەدی نەزانم بەڕاستی بە فلمی دابنشی کۆ دەزانم و ڕفتی بەرهی واوە نییە کەسێک مەسەرەن بەزەوانە بنووسێ ئەبرا لە عقاریەژ عقاریش گەڕەشێکی گەورە و گرانە تۆ بڕۆ لێوی دۆزدەرەوە جۆرێک مبالەغەکردنەوەوانە نا زمانەکەی زۆر بەڕێزەوە ڕەخنەی گرتووە بەڵام ڕەخنەکانی نادروستن ناوڕوشی ڕەخنەکانی سەر لەبەر ینی بە جۆرێک هەڵگێڕانەوەی ڕاستیەکانە دیزە بە دەرخۆنەکردنە فرتوفێڵکردنە لە خوێنەر فرتوفێڵکردنە لەوانەی کە واقعەتی ژیانی ئێماژی بۆ نمونە باسیەوە تا چی ئەڵێ داعش دروستکراوی دەستگا مخابرەتی نێودەوڵەتیەکانە پەیوەندی بەو کولتور و سەقافەت و بڵێندینەوە نییە کە ئێمە هەمانە لە کوردستانە بەهەرحاڵ ینی قسەکە پرسیارەکە بێ ئەوە بێ بەسەرەن بۆچی ئەم دەستگا مخابرەتیانە ناتوانن لە شوێنی تراوە بە سوود وەرگرتن لە ئایدۆلۆژیای تر مەسەرەن داعشی تر دروست بکەن بۆی لەم ناوچەیە داعش ئاوە ئاسان دروست دەبێت و ئەوانە توانن کار بکەن کە لە حاڵێکە قسەکردنی لەم بابەتە جگە لە نەزەری مؤامرە شتێکی تر نییە و باسەکە لەسەرەوەیە کە گوایە داعش پەیوەندی بە کولتوری کوردەوە نییە کولتوری کورد دوورە لە توندوتیژی دوورە لەوە ئەمانە هەمووی پێچەوانەکردنی ڕاستیەکانە هەڵگێڕانەوەی ڕاستەکانە وانە کولتوری کوردی و بە تایبەتی ئەو بەشەی کە متەئەسیرە بە بڵێن بە تەعالیمەکانی ئیسلام و یاخود پیاوانی ئاینەوە ئەمانە زۆر فەزای خۆقانەوە بۆ توندوتیژیانی ئێمە لە مێژووی ڕابردووی خۆمانەوە سەن باسی داعشەکە داعش پەلاماری ئێزدیکانی داوە باش نییە ئێزدیکان لە هینی خۆیانە لە مێژووی خۆیانە قسە لەسەر 74 جار فەرمانەکەن فەرمان بە معنای پەلا چۆکردن مثلا 74 جار پەلاماری ئێزیدەکان دراوە و ئەو خەڵکەی کرد دەوروبەری لەگەڵ ێزیدەکانە ژیاوە کورد بوون کوردی موسڵمان بوون یعنی مەسەلا لە مێژووە بۆ نمونە مێژوویەکمان نیشان بدەن جێگایەک نیشانمان بدەن کە پیاوە ئاینەکانی موسڵمانە لەو جێگایی کە ێزیدی ژیاوانە وتیانە نادە پەلاماری ئێزدیکان بدەنەمە دیفاعیان لێکین داکوچیان لێکین یعنی لانی کەم ئەمە لانی کەم بەس ئەمەنە ڕێگە نەگەوەی کە بەشداریشیان کردو دیارە بەشداریان کردووە یعنی آخر جار بەبوو بەکراڵنی ئەم مواقعێتە ناتوانێت لە بیر بێتەوە مەسەرەن آخر جار بەر لەوەی داعش پەلاماری ئێزیدیەکان بدا لە ناوچەکانی خوانە و لە چەنگاڵ ئەو بەزمە بەسەربێنێ لە ناو شاری دوهۆکەوە بە ئیشرافی حتا ڕێخستنەکانی پارتی بەشێک لە مەقڕەکانی پارتیەوە عەشایری کورزمان لە ناو دوهۆکەوە پەلاماری مرکزی قەزای شێخانیاندا لێیاندان عەزیەتیاندان معبەدەکانیان تێکدان سووتانیان ئەو شوێنی پەرستگاکانیان مەسەن بۆ نمونە یەکگرتووی ئیسلامی حیزبەکەی ئەبوو بەکر هەڵدنی لە باربەدەمەوە وتی چی قسەی چی کرد ڕەتی دایە وتی نابێت بکرێ بەیاننامەیەکمان بۆ بێنن کە ئەمە ئیدانە کرابێ یاخود بەری پێگیرابێ بە بڕوای من ناتوانێت ئەبوو بەکر هەڵەدنی مێژووی ئێمە منەزەه کالەوەی ئەم ڕۆمانسیەتە لەوەی کە ئیسلام و دیانەتی ئیسلام هەمیشە لە لای ئێمە شتێکی تر بووە و هیچ متەئەسرنەوە بە توندوتیژیان لە ناو شاری سلێمانیە کە ئەبوو بەکر هەڵەدنی لێیە بەشێکی ئەسیلی ناو ئەم شارە کە جوولەکەکانن نین ئێستا
ڕیشیان ئەسووتانە نەچۆن ڕیشیان ئاگرانە نا بە ڕیشیانەوە یەخێت بەلایەک لەو مەلایانی کە باست کردووە کە پەروەردەی حجرە بوون و پەروەردەی هین بوون بۆم بێنە لە جێگەیەکە ئیدانەی ئەمەی کردبێ یەهودیەکانە شار بەدەر کرد لە ناو شاری سلێمانی یەکی مەسەڵەن کام مەلایە کوردەیە کە هاتووە لە بەرامبەر ئەمە هەوەستاوە ئێمە دوژمنایەتیکردنی تعالیمەکانی خوایە خواوای نەفەرمە و خواوای نەوتووە لە شوێنەکە پێم بڵێ ئەمانە ئەی تۆ باسکردن لەوەی کە ئەماگینە یاخود مەسەل لە جێگەیەکە باسی چێکە هەر ئەو مەکتەبانە کە ئەمە ئەوانە ئاینانەی تیا ئەخوێنرێ بۆ بەهۆی پەروەردەکردنی دکتۆر ینی مەکتەبەکانی کە ئاینی تیا ناخوێنە دکتۆر پەروەردە ناکە عالمی تیا پەروەردە نابێ مەسەرەن هەموو ئەو مەکتەبانی لە دنیاە هەرچی علم و سەنعەت و شتانی تیا پێش دەکەوێت دیانەتی تیا خوێنێ من لە سویداژین دین ئەخوێنێ بەڵام وەکو مێژوو ئەخوێنێ وەکو بەشێک لە کولتوری کۆمەڵگانە ڕابردووە ئەخوێنرێ و ئاوا ئەدیمرێت و ئەوانە و ئاوا هەڵەسەنگێرێ و هەر تەنها دینی مەسیحیش ناخوێنێ ئیسلامیش خوێنرێ بوزایش خوێنرێ مەسەلەن دینەکانی تر دینە یەهودیش خوێنرێ هەموو ئەمانە ئەخوێنرێت و ئەوترێتەوە بە خەڵکە مەسەلەن بۆ شارەزایی بوون بۆ بوون بەڵام ئەوەی کە تۆ پێت وابێ ئەم تعالیمانە ئەتوانێت زانایان بەرهەم بێنێتەوە لە شوێنێکە ئەمانە نەبێ زانا بەرهەم نایەت بە بڕوان ئەم تعالیمانە ئەم قسانە سەر لە بەری نادروستە ناڕاستە و تۆ ناتوانانی یعنی باسکردن لەسەر ئەوەی کە داعش بەرهەمی لێکدانەوەیکی نادروستی ئاینە تۆش ئەبوو بەکرد هەڵەدنی لەگەڵ داعشە لە یەک مەسەلەیە مشتەرەکن ئەوش تەقدیسکردنی نەسە مقدسەکانە نەسە کۆنەکانە داعش بە ئیستیناد بە مەجموعەیە ئاەت و حەدیث ئەماناکە کە تا ئێستش تۆش باوەڕت پێێتی مەسەلەن ئەو شتانی کە لەناو بوخاریە هەبدەی فەرمۆ بکراوە لەمانە غەڵەتن دروست نین ئەوەی کە وتراوە ئومرت أن نقاتل الناس أن يشهدوا أن لا إله إلا الله بڵێ ئەمە ڕاز نییە بڵێ ئەمە درۆیە وانە ئەسڵی نییە مثلەن بەڵام تۆش بەشێکی لەم کولتورەوە ناتوانانی ئینکاری ئەمە بکەیت و ئینکاری ئەم حەقیقەتە بکەیت بەڵام ئایا بڵێ لە ڕاستیە یعنی ئەوەی ینی تۆ هەندێک لەو کاردانەوەت بە باشی باس کرد ینی دیاردەیەکی وە ینی من لە ڕاستیە پێم سیر بوو لە ناکەوم بابەتە زۆر تەشەنەی سند و زۆر بابەت چونکە بیرمان نەچێ ئێمە لە هەریمی کوردستان یان لە وڵاتان و لە جیهانی ئیسلامیە لە ئێستاە تەنیا با بڵێن شێرزاد بۆ نمونە ئەگەر ببیندرێ هێرشی کرابێتە سەر کە من ئەگەر هێرشەکەمە بەسیانەوەی بە ئەبوو یعنی ئەگەر شتی تر بێ ئەمە قسەیشی تر ئێمە ئاگادار نەبین بەڵام ئێمە لە ڕاستیە ینی من پۆستێکم کردووە لە ماوەی ڕابردوو یعنی لەو قوتابخانەی کە کسەکەی خۆمی تیا خوێندرێ من باسم کردووە کە بە تەفاسیلی باسم لەوە کردووە کە چۆن کاکەیەک بە زۆر و ڕوبەڕی ئەو دەکرێتەوە کە واز لە دینەکەی خۆی بێنی یان بە جۆی لە جۆرەکان شەهادت بە ئیسلام بێنێ و لەوێ یعنی دۆخێک ئێستا لە کوردستانە بۆ نمونە ئەگەر تۆ لە هەر شوێنێکە شوناسی ئیسلامی بوون پیشان نەدەی بە تەفاسیلیەکانەوە یعنی لە ژێر فشارێکی چڕدای تەمان ئەوە ڕەنگە من دیسان ئەوە باسی ئەو شوێنانە ناکەم کە لە ناو هەولێرە شوێنی بڕاقین و جیاوازن یعنی بەو زمانی کە دروست کردووە لە شوێنەکانی تر و بڕۆ قوتابخانی تر و بڕۆدام دەستگاکانی تر دەبینی ئەمە لە چ دۆخێکایە و بۆ نمونە لە دائیرەکان و دام و دەستگاکانی دەوائیر و زانکۆکان کە نوێژی بە جەماعەتی تیا ئەکرێ و بۆ وەکو هەڕەشەیەک یانیان ئەوانەی کە نان بە بەردەوام یان نوێژ ناکەن دەبێ بە چاوێکی سووک تەمەشایان بکرێ هەندێزار تووشی مەوقیفی سیر و سەمەرە دەبنەوە دەمان ئێستا ئێمە جیاوازی کاردانەوەکان بە تێگەیشتنی من بە جیاوازی ڕاکردن بە دوای ئەم کاردانەوەە ئەگەر ئێمە من لە ساڵی پار بوو پێم وایە شتێکم نووسی لەبارەی ئێستا پێش بەرنامە کاڵوندا بە دوای گەڕامبی دۆزمەوە ئایا ئێمە چۆن لە ئاین بگەین ئایا لە ئاسمانە یان لە زەوی ئێمە لە دیاردەی ئاین تێ بگەین تەمان بۆ تێگەیشتن من باسیەوە ئەەکەم بۆ تێگەیشتن لە بنەڕەتی دیاردەی ئاین و شێوەکانی و دیاردەی توندیتیژی ئاینی و ئەو هەرایی ئێستا ئەو وەختە کە لە فەڕەنسا بوو من باسیەکەم لە هەندێک لە وڵاتانی ئیسلامیە ئێستا ژەمە دوزئێکە لەوە دەبێت لە ڕاستیە ئێمە بە شێوەیەکی ئەوی پێدەوترێت ماتریالیستانەشی بکەینەوە بگەڕێنەوە بە تایبەتی ئەگەر سێری ئەوەی پێدەوترێت چرخی ڕۆشنگەری و تێگەیشتنی مارکس لەو بارەیەوە من پێم زۆر هاوکاریمانەکە
بۆ تێگەیشتن لەم بارەیەوە هاوکات یعنی من کە باز لە ئێمە قسە لەسەر دیدی مارکسیەکەین بۆ ئاین لەو گۆشێوە نا کە ئێستا لە ناو خەڵک چاواشەکراوە کە مێژووی لەدایکبوونی هزری مارکسیزم وەک پارچەکردداری ئاین ببینین بەڵکو جەوهری لەدایکبوونی یعنی لەدایکبوونی پەیوەستە یعنی بەبەسم جەوهری لەدایکبوونی فکری مارکسی پەیوەستە بە چەسانەوەی چینایەتی و هەڵومەرجی کۆمەڵایەتی و ئابووری بەمانایەکی تر یعنی شەڕی مارکسیە دژ بە ئاین نییە ینی شەڕێک نییە لە نێوان باوەڕدار و بێباوەڕدا بەڵکو لە جەوهردا شەڕێکی چینایەتیە لە نێوان زۆرینەی پراوێزخرا و کەمینەیەک شەڕی ئازادکردنی عەقڵ و هۆشیاری لە هەناوی بە نەتیجە شەڕێکی چینایەتیدایە یعنی بەم دیدا مارکسیات لە ئاسمانەوە لە ئاین ناکەڵێتەوە بەڵکو لەسەر زەویوە ئیشی ئێمەشە لە ڕاستی ئێستا قسە لەسەرەوە بکەین بۆ ئەم دیاردێ جارێشتر لە کوردستان ئەم پەرگیری دینیە جارێشتر پەرە دەسەنێ لە واقعی هەلومەرجی کۆمەڵایەتی و ئابووری کە سەرچاوی دروستبوونی ئاینە نەک بە پێچەوانەکەی واتە ئاین لە ناو مێژوودایە لە دەرەوەی مێژوودانایە و مارکسیزم فەلسەفەیەکە بۆ چینی کرێکار و چاوساوەکان نەک بۆ چینی بێ باوڕەکان لە ڕاستیە ئێمە دەبی لەم حقەتەش بگەین کە هەندێک جار بە ئاراسەیەکی تر دەبیندرێ تێکۆشانی یعنی بە دۆریی ترە تێکۆشانی زۆرینەی کۆمەڵگا بۆ گۆڕینی هەڵومەرجی کۆمەڵایەتیە و لێرەشەوەیە هۆشیاری دەگۆڕێت بەرمەبنای ئەوەی پێدەوتێ ئینعکاسی بارودۆخی کۆمەڵایەتی هەروەک چۆن گۆڕانی پەیوەندیەکانی بەرەمێنان لە دەربەگایەتیەوە بۆ سەرمایهداری بنەمایەکی دروست کرد بۆ لەدایکبوونی چرخ و بارودۆخێکی تازە و ئازادی سیاسی و سەرهەڵدانی ئەلمانیەت ئەو ئازادی سیاسی بەواتای ینی ڕزگاری ئازادی ڕاستەقینی مرۆڤ بەکار نابین تەوان لێرە بەمانە بە تێگەیشتنە سۆسیالیستەکەی لە جیهانی ئیسلامیە ئێمە ئەوەی ئێستا دەبینین لە وڵاتانی عەرەبی کارێمی کوردستان دابڕاو نییە بۆی تایبەتمەندی لە بەرهێمێنان و واقعی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی و مانەوەی سیماکانی پێش مۆدێرنەتە و ئەو پێدەوتری حەداسە و ناکاملی دەوڵەت پێگەی ئاین و ڕۆڵی لە ژیانی کۆمەڵایەتی و ئەوی پێدەوتری ویژدانی و کلتوری و سیاسی زۆر جیاواز لە دەوڵەتێکی وەگەوەی تۆتیاژی شەماڵ لە سویدا ئەو ئامادە سیاسیە بێزەی ئاینی ئیسلام پەیوەندی بەوە نییە لە ڕاستی وەکو ئیسلامی سیاسی بانگەشەی بۆ دەکات کە ئاینی ئیسلام جیاوازە لە ئاینەکانی تر و بەشێکە لە دەسەڵات و بەڕێوەبردن و دەوڵەت و تا دوایی پەیوەندی بەو تایبەتمەندیەیە کە باسمان کرد کە پەیوەندی بەو بارودۆخەوەیە یعنی ئەگەر تو تەمەشا بکەیت شەڕی ئەوەی پێدەوترێت سەردەمی ڕێنسانس یعنی بە جۆرێکە تەنیا کاوێشکردنەوەی بیر و بەرهێنانەوەی معریفەیەکی مجرد لە واقعی کۆمەڵایەتی نەبوو بەڵکو لە جەوهردا یعنی لە جەوهردا گۆڕانکاری هێنایەکایەوە بۆیە ئاراستەی ئەوەی دەوترێت تیرەکانی ڕوبەڕووی ئایدۆلۆژی ئاینی کرد ئەو ئایدۆلۆژی وەکو ئێستای ئیسلامیەکان هێزی یعنی هێزی خواوەندی کردبووە تاکە میحوەر بۆ جیان بۆ ئەوەی کە دەسەڵاتی دەرەبەگایەتی و دەستگاکان بچەسپێنێت بیری لێرەدا بیری ئاینی وەخسەڕ و کەبوونێکی سەروی مرۆڤ بۆ جیهانێکی ئابەدی و پێویستی بە تێگەیشتن نییە بۆ ئەوەی پاساو بهێنێتەوە بۆ پێویستی بەردەوامبوونی هێمنە و دەسەڵاتی فیوداڵێت لە ڕاستیدا یعنی بۆیە ئەمانە ئەگەر سەری ئەو تەجروبە بکەین لە خۆرا ئەوە فەلسەفەی ڕۆشنگەری هات بۆ ئەوەی پێدەوێتێت ڕۆح لە بەرامبەر مادە ڕەت بکاتەوە بۆ ئەوەی کە توانای خواوەندی لە سروشت و کۆمەڵگا بکاتە دەرەوە وا لە عەقلی مرۆڤ بکات کە خۆی تاکە دەسەڵات بێت مرۆڤ بخاتە ناوەندی جیهان وەک وزەیەکی داهێنەر ئەوەی پێدەوتێ لە ژێر کاریگەریە لە ژێر کاریگەری یاسا گەلێکی دیاریکراودا بۆیە پێم وایە ئەو بیانوی ئیسلامی سیاسی دێنێتەوە بۆ فەرزکردنی پرۆژە و هێمنی ئایدۆلۆژی ئاینی و خستنە دەرەوەی لە دەرەوەی ڕەخناوی بەرامبەر شێزاد دەکرێت و توێژنەوە و پشکنین شتێکی تازە نییە بەڵکو هەمان ئەو بیان و تێگەیشتنەیە کە لە سەردەمی دەرەبەگایەتی کەنیسە و پیاوانی ئاینی بۆ احتیکارکردنی دەسەڵات و پێگەی خۆیان بەکاری دێنێنە طبعا ئەوەی پێدەوتری ئێستا ئەگەر ئێمە کاتی خۆی شەماڵەگە بیر بێ زۆر باسییان بابەتەمان کورتێنان و شکستی سەرمایهداری بڵاوبوونەوەی هەژاری بێکاری پەراوێز خشکتن هەڵکشانی جیاوازی چینایەتی بە تایبەتی لە دوای فەرزکردنی لیبراڵەتی و نێونەمانی ڕۆڵ و بەرپرسیارەتی کۆمەڵایەتی دەوڵەت یعنی ئەمە وای کرد بە تایبەتی لەو شوێنانەی کە دەوڵەت بەو مەفهومەی کە لە ئەوروپا گەشەی سند ئەو ڕۆڵەی بینی
هەی یعنی ئەوەی باسمان کرد لێرە ئەم دەوڵەت ئەم بۆ سەردەمی حەداسەیە نەڕۆیشت کۆمەلگا ئەم ڕۆڵە بە جۆری شترمایەوە بۆیە ئەمە کاریگەری زۆر بە ڕۆژانە دەخاتە سەر کۆمەلگاکەمان و ئێستا کاتێک کە خەڵک لە ئەوەیە کەەوەی مارکز باز دەکات ئەوەی دەڵێ کە ئەگەر دەخەکە وەکو خۆی لە بیرم بێ دەڵێ لە دۆخێکی جیانێکی بێڕۆحە ئاین دەبێتە ڕزگارکار ئەو دەڵێ دین و ئەفین و شعب نەک شعوبیش لە ڕاستیە باز لە بارودۆخێکی دیاریکرااو دەکا کە ئاین چۆن بەکار دەوێنری ئەو بەکاربرنەی ئێستا لە ڕاستیە ئەو شکستی ئێستا لە کوردستانە ئیسلامی سیاسی بێگومان بەکاری دێنێ و باشترین ئەدەواتیش بەکاری بێنین لە ڕووی ڕۆحی وجدانیەوە ئەم بابەتانەیە ئەمە ئێمە ئەگەر تو سیر بکەی شەماڵ ئێمە سەردەمانێک لە ڕاستیە هەم لەم کۆمەلگای ئێمە بیرمان نەچێ لە حوجرەکانی ئێمە کەڵە شاعیری گەورە دروسە بوو لە کۆمەلگای ئێمە هەر سەردەمانێک ئاین یعنی بەم مەفهومەی کە ئاین بە جۆرێکی تر من پێم وایە ئاین وەکو کەلەپوری مرۆڤایەتی وەکو دنیا وایە لە ئەوروپاش خەڵک شەماڵ وەکو لە ئەوروپاش هەموو فەلسەفە لە سوفە مهمەکان مثلا نیوتن خۆی کە هاتووە ئینی کردو نظری ئین کردو ویسوەتی ئیسپاتی کە مەسائلە دینیەکان ئیسپاتکە ینی باسکردن لەسەر ئەوەی کە تەنها شوێنێک بخوێنەوەریتی ئەوە کاکە ینی خۆ تۆ ناتوانانی ئەمە بکەی بە باوگەی ئەوەی ئێستاش حوجرەکانە دەتوانن ئەوە بن وانە بە ئاشکرا لە حوجرەکانە کاکە وەزعیتەکە بە جۆرێکە ئێستا لە مزگەوتەکانە و لەوانە ئاینیا ئینکارکردن و داماڵینی ئینسانیت لە بەرامبەرەکەت ئەبێتە شتێکی شەرعی و معقول یعنی ئەمە حقیقەتێکە خۆ بێدانی پیابنی ڕوون بکەمەوە یعنی ئێمە کاتێک قسە لەسەر دیاردەی ئاینەکەین هەموو ئاینەکان واتە ئێمە وەکو دیاردی ینی لەو دیدەی وەکو دیاردەیەکی کللتوری بەرئەنجامی بارودۆخێکی مێژووی دیاریکراوە ئەمە مافی هەموو کەسێکە وەکو حاڵەتێکی ڕۆحی وەکو حاڵەتێکی ویژدانی کە ئاینی خۆی هەبێ و شتێک بپەرستێ ئەمە هەر ناوی چێ لە ڕاستی ئەمە قسەمان لەسەرەوە نیە قسەی ئێمە لەسەرەوەی کاتی ئەمە تەزە ئەم ئاینە بەکار دەهێنرێ بۆ لێدان لە بنەماکانی مافی مرۆڤ ئەویش بریتێ لە ئازادی بیرکردنەوە بریتێ لە ئازادی ویژدان بریتە لە ئازادی پۆشینی جلوبەرێک ئێستا ئەم جۆرە لە فاشیزمە کە لەم ناوچەیە بە بەردەوام هەندێک جار فاشیزمێکی نەتەوەیی و فاشیزمێکی ئاینی بەرهەم دێنێ لە ڕاستیە نەتەوەی سەردەست ئاینی سەردەست دێ بە جۆرێکی فاشیزمانەوەی بەرامبەر ڕەت دەکاتەوە ئێمە قسە لەسەر ئەم فەرهەنگەکەی لە ڕاستی دەبی ڕوبەڕووی ببینەوە و بیریشمان نەچێ تەمەنام ئەکرد تەنیا ئەمە ڕوبەڕووی شێزاد حەسەن ببایەوە هەر ڕوبەڕووی هەموو ئەوانە دەبنێتەوە لە ڕاستیە کە بە جیاوازی بیرەکەنەوە هەندێک کەس هەیە لە ڕاستی هەندێک جار کە قبوڵێتی لە هەندێک شوێن چی بکە یعنی ناتوانانی ئەم شەڕە بکە خۆی تەکەیفەکە لەگەڵ وەزعەکە هەندێک جار مساوامەشەکە بەرگەی ئەمە ناگرێ ئەمە لە بیریشمان نەچێت لە ڕاستیە شەماڵ من دەمێوەش باس بکەم کەسایەتی ئاینیشمانەیە کە پەیامی قوبولکردنی ئەوی دیکەش بڵاوکاتەوە مامۆستای ئاینیمانەیە لە ڕاستیە لەناو ئەم دۆخەشە کە بە ڕۆحێکی با بڵێن قوبولکردنی ئەوی دیکە قسەکە لە پاڵ ئەوەشە مامۆستای ئاینیمانەیە کە ئەوی تر ڕەت دەکاتەوە یعنی ئێمە ناتوانین بڵێن لە کوردستانە یەک ڕوو لە ئاینمانەیە ئێمە لە ڕاستی یەک تایب لە ئاین لە کوردستانە ئەو ئاینی شەماڵ ئاینێکی ملی دایک و باوکی من و تۆ کۆمەلگاکەمان نەبوو لە سەردەمانی زووکە وەکو حاڵەتێکی ویژدانی دەیان کرد ئێستا کە تەحویلە بۆ کاکە سەردەمانێک کە شەماڵ بیر نەچێت بۆ منە کەیەکێتی لە هەولێر بوو مەلاکان بە ئاراستەیە گوتاری مزگەوتەکانیان دەدا دژی پارتی کە پارتی هاتەوە ناڵێم هەموو مەلاکان بەشێک لە مەلاکان گوتاری مزگەوتەکانیان بە ئاراستەیەک دەبرد دژی یەکێتیەکان من بیرم دێ لە سەردەمانێکە ینی باوکم سەردەمانێک گوازی لە مزگەوتێنەوتی منی تر ناچم بۆ مزگەوت قسەمە کرد باوکە بۆ ناڕۆ مزگەوتی تر کوڕم چیتر مزگەوت لە کوردستان شوێنی ئاین نییە ئێستا شوێنی شتیترە من بۆ حاڵەتی ویژدانیەکە ئەچم ئەمە جەوهرەکەی لە کوردستان ڕاستیە چۆن حکوومەت چۆن هەموو شوێنەکانی تر بەکار دێندرێ دەسەڵات بەکاری ئیسلامی سیاسی ئیسماریان بابەتە دەکات زین چۆنە ئێمە لە کۆمەلگایەکی چینایەتیە ئەژین هەرچی شتێک لەناو ئەم کۆمەلگایە هەیە تابعێکی چینایەتی وەرەگرێت زانی
ئەو شتی کە تۆ باسیەکەی دینی شعبی و دینی کەوات با و باپیرانمان یاخود نەنکمان یاخود داپیرە مەسەرەن دانیش دوعاە کرد بۆ هەموو دراوسەکانیشی دوعاە کرد بۆ هەموو کەسێکە ئەیناسی هەموو میلەت هەموو خەڵک هەموو بەشەریەت ینی کەس ئازار نەبینە جەرجی کەس نەسوودی ئەمە ئەو شتانی کە تۆ باسیەکەی لێرەیە ڕاستە ئەزای چۆنە کۆمەلگا ئەو نەسانەوە ئەو دەقانەی کە ئێستا خەریکە ئەبێتە فەلسەفەی بەشێک و ئەوانە مجتەمع نەیەتوانین لەگەڵ ئەمەیان بشی خۆ ڕاستە مەسەن بۆ نمونە ئێزیدەکان ئەڵێن ئەوە نەجارە ئێمە قەتڵ عام کراین وەنیە بەڵام لە ێزال ماون وەنیە بەچی ماون چۆن ماون یعنی ئەگەر مەسەلەن تەواوی دەوڵەتە ئیسلامەکان لەوەتی هاتوون و توانیدیان وەکو داعش بکەنوانە خۆ نە ئەبوو تۆی مەسیحی لەم ناوایە بمایە نە ئەبوو تۆی یەهودی بمایە نە ئەبوو تۆی هیچ ئەوە پڕپڕە لە ئەدیان ئەو عێراقی خۆمان بیگرەوانە لەم سەرتا ئەو سەر ئەنواع و ئەشکاڵ باڵ و ئاین چۆن ئەمانە توانیوانە بمێنەوە ئەگەر ئەو نەست و دەقانەی کە لە ناو قورئان و ناو حەدیثا هەیە تەثبیت بوو وایە و جێبەجێ وایە و تەثبیت کرایە و ئەوانە خۆمانە هیچ وجودی نابوو بەڵام حقەتەکەی ئەوەی ژیانی کۆمەلگا لەگەڵ من نەسانەیە نایەتەوە وە کۆمەلگا ئەزای چۆنە هەموو شتێک هەرسەکە تۆ تەمەدون و حەزارەت هەموو شتێک هەرسەکە بیر و باوەڕێکی دواکەوتوو کۆنەپەرست دێ بۆ لە بین بردننی هەموو شتێکە لە دژی خۆیاتی دەسەڵاتداران جاروبار سوودی لێ ئەبینن وەختێکە یانەوێ مەسەلەن پەلامار بدەن وڵاتێکی کە داگیر بکەن و خەڵکەکەی بکەن بە کۆی لەوانە ئیسیفادەی لەکەن سوودی لێبینەوەوانە خۆ تەنها ئەوانە ژنیان کردووەکەوە بە ناوی ئیسلامەوە کردگان تۆ تاریخی ئێمە ببینە تاریخی بەشەریەت ببینە ئێستا لە 5 بەشەرا بەشەرێک نەوەی جەنگیزخانە بۆ جەنگیزخان دنیای داگیر کرد بە دیانەت کردی بە وتی ئیسلام وتی نا نۆرمەکەی وابوو عادەتەکەی وابوو هەتاکو مەسەلەن چەند 100 ساڵ لەمەوبەر بەریتانیەکان چوون بۆ ئوسترالیا لە جەزیرەی تاسمانیا ڕیسێکی ئینسانیان کۆتایی پێهێنا زانی ئەنی وەکوچی مەمەسم ڕیسە بۆ نمونە ناڵێن هیندیە سوورەکان لە ئەمریکا ناڵێن بۆ نمونە ئەبۆژینەکان لە ئوسترالیا ناڵێن ڕەشپێستەکان لە ئەفریقیا ڕیسێکی یان عنسورێکی بەشەری هەبوو لە تاسمانیا 1970 کەسیان مرد یەک کەسیتیان نەما یعنی ئەو ڕیسە تەواو لیپۆل لە بەلجیکاوە ڕۆژ لە کۆنگۆ 10 ملیۆن بەشەری کوش 10 ملیۆن ئینسانی کوش داوایە کرد ئەوی دەبێ مەقاتم بۆ بێنن یەکەی ئەمە هەمووی 100 ساڵ تێنەپەڕیەوە بەسەر ئەمانەیە یعنی ئەمە واقعیەتی مێژووی ئێمە بووە هەروانیە مەسەلەن هەر بەتەنها بەم ئاەتۆ بەم بیر و باڕە بەڵام حقەتەکەشی ئەوەیە لە لایەکی ترەوە مەجموعەیە دەخن و سراوەتەوە بۆ ئەوەی ڕێگە بە پاشایەکی خوێن ڕێژ کە ویستێتی بڕوا وڵاتێ داگیرکا بڵێن وەڵامە شەرعیە لە کاتی خۆیان ئەم شتەکرا و ئەمانە و ئەمە خوا و پێغەمبەر و هەموو کەسێک لەسەری ڕازیە و ئەمانە بەمە بیکە بە هینێکی بەسیج کردن کێشەکەی ئێمە ئەمڕۆ لەوەیە کە ئەم دەقانە ئەم نەسانە کەوتۆ دەدەستی کۆمەڵێک خەڵکەوە و ئەوانەشی وەکو ئەبووبەکر ئەوەدنی خۆیان بە پێشکەوتووان نازان تەحەدای ناکەن ناڵێن مابە دیانەتێکی دوایەوە حیزبەکەی خۆشی لەسەر ئەساسی ئایدۆلۆژیایشی ئاوا دروست کردووە ئەگەر حیزبەکەت لەسەر ئەساسی مەفاهیمی ئەخلاقی ئیسلامی ئەوانە بووە باوەکو حیزبی دموکراتی مەسیحی ئەڵمانیا بڵێ لە مەفاهیمە مەسیحیەکانە و لە مەفاهیمە ئینەکانەوە حیزبی دروست کردووە بەڵام بەرنامەکەی لەسەر ئەساسی شریعەت نییە شریعەتی 1400 ساڵ لەمە پێش نووسراوە تۆ بتێ تەسبیدیکەی جێخەی تۆش لە هەمان سەرچاوە ئاوە خۆیتەوە کە داعش ئاوی لێ خواتەوە بەدەست کەس نییە بەڵام ئەوە پێم باشە چەند کۆمنتێک هەیە بخوێنیەوە کارە و چەند برادریشتر پێشتری شەندیشتر دەرفەت نەبوو بیان خوێنیتەوە من نازانم کۆمنت لە کۆمنت لەسەرمانن لەسەر ئەم بابەتە دوو قسێ بەڵێ ئەمە کارە شتێکی نووسیوە لە خوارەوە حەزەکەمی بکەی من بڵێ بخوێنەوە بڵێ کۆمنتی یوسفەسوور لە پێشەوەات وەڵێ مەڵێ من قسەکانی بەکرد ینی بەکراوەت نیمە بەستە زمینە خۆشکردنە چۆن لە هەموو تیرۆرێک لەو چەشنە زمینی خۆشکراوە من ئەمە نابینم بەڕاستی لە قسەکانی ئەبوو بەکراوەدنی ئەمە نابینم من ڕەخنەشم لێگرت و وتیشم کە لە شوێ هینی بڵین ناڕاستی تایە بەڵام شتی وایتیانەگەر لە ئەخیرەکەی ئەڵێ مڵێ من کۆمنتی نالەبارش لە لەسەر شێرزا حەسەن قبول ناکەم لە پۆستیا بنووسیت لەوە زیاتر لەوە ڕێز هین زیاتر چیان ئەگەر باسی ڕێز بکەی زۆر بەڕێزەوە بەڵام قسەکانی پوچن تێڕوانینەکەی پوچە
جا من ئەزانی چۆنە پێم خۆش ئێستا یاخود لە هینە کارە ئەحمەدە دوای ئەوە کارە شتێکی کرد بۆ شەماڵ حەسەن وەکو فرۆدی زەمانەکەم شەماڵ من لێرەیە ئێستا لەم بارودۆخەیە ئێمە بڕوبڕی بابەتێکە بینەوەیش ئەوەیە ئێستا ئێمە لە بەردەم شەڕێکی تەمان ئێمە باسمان لە جەوهرەکە کرد جەوهری قەزی یعنی وجودی با بڵێن ئاینەکان و ژینگەی سەرهەڵدان و ئەم بابەتان و مەسەلەی پەرگیری ئاینی و ئەمانە چۆنە تەمان بیرمان نەچێ ئێمە لە ژینگەیەک دەچین چۆن پەرگیری ئاینی هەیە بە هەمان تایپ و باماننا لە ڕاستی ئێمان دێجار پەرگیری نەتەوەیی و ئایدۆلۆژی و هەندێجار لە ناو چە پیشمانەیە ئەمە لەبیر نەکەین یعنی لە ڕاستی دەبێت دانی پیادابنین و هەندێجار ئەمە بەڵام ئەوەی ئێستا ئەوەی کە ئێوەکو دیاردەیە کۆمەلگا پێوەی جیرادەیە ئەم توندڕەوی ئاینەیە ئێستا داعش ڕۆژانە لەبەر دەرگامانە و عقلیەتی ئەم دەسەڵاتە لە کوردستان تا پێی وایە تا ئێستا پێی وایە شەڕی داعش تەنیا لەسەر سونەکان دەکرێت و پێی وایە کە داعش وەکۆی کە ئەبوو بەکر ئینیەکە داعش پەیوەندی بە پلانێکی دەرەچیە لە ڕاستی داعش پێشەوەی پلانێکی دەرەچی بێ ژینگە و گەڵاکانی لەم کۆمەلگایە بوونیە لەم باردۆخە سیاسی ئابووری کورتوریا و ئیسلامی سیاسی و تایپەکانی تریشی ئەمە ئیسسمارەکە بۆیە لە ڕاستی ئەگەر ئێمە بمانەیە قسەی جدی لەسەرەوە بکەین دەبی شەڕی داعش نەتەنیا شەڕێکی سەربازیە و نەتەنیا شەڕێکە لەسەر سنوور شەڕێکە لە ناوەوەی کۆمەلگا دەبی لە ناو زانکۆکان لە ناو قوتابخانە لە چاکردنی باروژیانی خەڵک لە بەدەستێنانی لایەنی کەمی لە عەدالەتی کۆمەڵایەتی لە هەلی کار لە گۆڕانکاری جەوهری لە بەڕێوەبردنی کۆمەلگا ئەمانە لە ڕاستیە دەتوانێت ڕوبەڕی بێتەوە بەم عقلیەتە کە هێزی پێشمەرگەی تایە حکومەتی تدا من پێم وایە ناتوانین ڕوبەڕووی داعش ببینەوە من ئەزانی چۆنە لێرە یەکشت بڵێم من ئێستا دێمە سەرەوەی کە بڵێ قسەکانی شێرزاد حەسەن بۆ ڕاستیە ینی ئەوە من قسەم لەسەر قسەکانی بەکراوەدنی کرد ئێستا دێمە سەرەوەی کە پێ بڵێم باسەکانی شێرزاد حەسەن بۆ دروست نییە یعنی ئەزانی چۆنە بەستنەوەی داعش وەکو کاک حەکیمیش لێرە واڵە حەکیم حەمەڕەش بڵێ هاوران داعش درێژکراوەی ئاینی ئیسلامە ئەگەر داعش نەبێ بۆ ژوازیش قازانج و بەرژەوەندەکانی نامێن لاوچەکە کەواتە هیچ چێزێک ناتوانێت شکست بە داعش بێنێت بەرحاڵ من وا ئەزانم ناتوانین بەم درێژکراوەی ئاوا بڵین داعش درێژکراوەی ئیسلامە یاخود ئاینی چونکە ئێمە ئاینی ئیسلامان پێشتریش هەبوو ینی بۆ نمونە لە دوای ئەوەی کە مثلا ماشێ مەحموو ئەوانیش بە ئستینادەن بە فتوای مەلاکانە چون مثلا جەمال عیفاریانە کوشتووە لە دوای ئەوە ئێمە قۆناغێکمان بینی کە چەپ لە کۆمەلگایە باڵا دەست بوو ئیسلامی ژما بوو بەڵامەوە ئیسلام فەرقی هەبوو لەگەڵەوە ئێستا حقیقەتێکە فەرقی هەبوو یعنی خراپترین شت مثلا کە باسەکرا و ڕەخناگیرا ئەوانە خەڵکی مولحیدە بوو کتێبیانە نووسی مەلا فڵان مەسەلەن کتێبی نووسی نازانم فڵان کەس لە تەرازوی ژیریدا دانیش باسی کرد بە منطقی علمی و ئەوانەیە جوابێمان بێت و نیقاشەکان ئاوای لێ هاتبوو لەو سەردەمەیە یعنی ئەم پاشەکشەی کە ئەم توندڕەویە کردبووی شتێکی بەرچاو بوو ئێستا کە ئەمە هاتۆتەوە بێت لە شتەکانی وردبینەوە یعنی قسە لەسەرەوەی کە ئەم دەرسی دین لە مەکتەبە لە یەکی ابتیدایەوە تاکو سێ متۆسە داعش دروستەکە قسەکردنە لەسەر ئایدۆلۆژیا بەتەنها داعش بەتەنها دروستکراوی ئایدۆلۆژیا نییە و هیچ دیاردەیەکی تری کۆمەڵایەتیش دروستکراوی ئایدۆلۆژیا نییە جوڵانەوەی کۆمونیزمیش دروستکراوی جوڵانەوە ئایدۆلۆژیا خۆی بەرهەمی واقعێکی سیاسی ئابووری کۆمەڵایەتی ئەوەی کە ئەم ئایدۆلۆژیای وا لێ کردو آخر باشە تۆ بۆ لە عێراقا ناڕوانی بۆ شەڕی یەکەمی عێراق لەگەڵ ئێرانە دوایی شەڕی یەکەمی کەنداو کە ئەمریکا لە بەرامبەر عێراقە لە دوایە حەساری اقتصادی کە شرت و شوێ لەم کۆمەلگایە دابڕی و ئەم کۆمەلگایی لە گرێژ نەبرد یعنی هەموو نەسیجی کۆمەڵایەتیم کۆمەلگایی وێران کرد و دوایەوە اینجا شەڕی ئەمریکا و هاتنی بەیدادان بەم دەستە و تاقمە مەذهبیانە و ئەو گەمار و ئابووریە کە بەڕاستی ئینسانی پیانە مەرزی ناومێدی و اینجا ڕووخاندن و تێکدانی دەوڵەتی عێراق لە دوای شەڕی 2023 هەموو ئەم فاکتەرانە نابینی باز لەواکی کەوا دینێک و ئەم نسووسانە نووسراوە بۆ نووسانە ئەم دەقانە پێشتر وجودیان نەبوو بۆ چۆن کاتی خۆی بەعس چۆن کاتی خۆی لە سەردەمێکە هێزێکی سیاسیەیە
ئایدۆلۆژیاکی بەکاردێنە دوای ئەوە حملەی ئاینی ئەکا دین بەکاردێنێ ئەمە یعنی ڕێک ئەمە بیلفعل هەندێک جار خۆ قسەکردن لەسەر جەوهری تێکستەکە دوجار لەسەر تەفسیلی تێکستەکە و بارودۆخێکدیان تێکستە بەکاردێندەی ئەمە شتێکی ترە تەنانەت ئێستا هەر حرەکەیەکی سیاسی لە کوردستانیش بێتە پێش کە هەندێک یعنی دەوێ بۆ هەیمەنە دروستکردن لەسەر کۆمەلگا دەست بۆ ئاین ببە ئەمە نەک خزمەتی ئاین بکە یەکێ لەم ئیشکالەتانی کە بەبەردەوام باسەکرێ کە چەپەکان ڕازگۆترین هێزن ئەمان دەڵێن کاکە ئێمە ئیشوان بە ئاین نییە ئاین وەکو حاڵەتیشی ڕوحی حەقمان بەسەریەوە نییە ئێمە نامانێ ئەمە بەکاربێنین ئێمە قسە لەسەر ئەم بارودۆخە دەکەین لە کاتێکە ئەوەندەی ئیسلامی سیاسی توندڕە و هێزە توندڕەوەکان زەرریان لە ئاینی ئیسلامدایە و ئاینیان یەکسان کردو هەندێک جار یەکسان بە تیرۆر چەب لە مێژووە و لەم ناوچەیە بە پێچەوانەوە قەت ڕۆژە لە ڕۆژان زیانی بە ئاین نەگەیاندووە بەبەسم زین لە چییە لەوەیە کە ئەو وەبەرهێنانە سیاسیی کە بۆ ئاین نەکرێ بۆیە من پێم وایە ئەوەی یعنی ئەمە دواهینی منە ئاینێک و حاڵەتێکی ڕۆحی کۆمەلگا شتێکە ئەمە کەس قسەی لەسەر نێو مافی خەڵکە ئەم گۆڕانکاریانەی لەگەڵ مێژوو لەگە گۆڕانی ماتریالسی لە کۆمەلگایە بەسەر ئاین نادادێ و 2000 هێزە سیاسەکان بەکاری دێنن و 2000 ئەمە هەیمەنیەکی ئیجتیماعی دروستەکە کۆمەلگا دەخنچێنێ کە تۆ ناتوانانی نەفەس بدەیت لە ڕاستی ترسەکە پەیوەندی من شتەکانم ئاوا کۆکەمەوە بەڕاستی من بە جۆرێک من پێم وایە بەڵێ خەڵک ئازادەکە باوەڕ بێنێت و باوەڕی هەبێ بەڵام ئەبێ ئازادیش بێ کە ڕەخنی لە دین بگرێ ینی ڕەخنەگرتن لە دین ناوێ بخاتە دەرەوەی عقل و منطق و ئەو شتانێک ئەو ناسزاوتنانێکە ئەوترێ مناقەشەیەکە ئەوترێت و ئەکرێ ئێمە ڕێی ئاوایە ڕەخنەم لە دین هەیە ڕەخنەت هەیە لە بەرامبەری ڕەخنە بگرە و بڕایەوە ینی ڕاستە دین و خواپەرستی ئەوانە مەسەلەیەکە مافی خەڵکە و ناتوانانی لیان زەوت بکەیت و بە زۆر ئەمان لێ بسێنیتەوە بەڵام لە هەمان کاتە ناتوانانی مافی ڕەخنەش لیان بسێنیتەوە بەڵام باسەکە لێنە ئەسڵی مەسەلەکە ئەوەیە شێرزاد حەسەن و ئەوانەی کە وەکو شێرزاد حەسەن بیرەکەنەوە دنیا لە کەلەیە ئەبینن ینی وازانن هەموو ئەم دیاردە کۆمەڵایەتیانە نەتیجەی جەهلە نەتیجەی ئەوەیە پاشخانە کۆمەڵایەتەکانی نابینن ڕۆڵی چینە کۆمەڵایەتەکان نابینن ڕۆڵی سەرمایه‌داران نابینن ئەزانی چۆنە نازانم هیوا تۆ لەوە چێ لە تەمەن لە من مناڵتر بی نازانم فریاکەوتی ئەو دینێکە من خوێنومە لە مەکتەب من ئێمە کە دینمانە خوێن لە مەکتەب پیانەوتیانەوت لە کاتی غەزوەی بەدرە کە موسڵمانەکان ئەسیریان گرتووە ئەوە هیچ ئەسیرەکانیان نەکوشتووە کە دواتر ئێستا بۆ معلومە بێوانە زۆر ڕیوایەتێک لە ئێشی شاموتێتی هەر فدیەش قبول ناکەن یان کوژی فەرزیان کردو بەسەریانەوەتوانە هەر ئەسیرەکە بێت دە مناڵی موسڵمان فێری خوێنەواری کا ئازادیانەکەی ئێمە لە دیانەت تا وەختی خۆی ئەمە فێرە بووین بەڵام ئێستا کە لە تەربیەی ئیسلامی جێگەی تەربیەی دینی گرتەوە لە قۆناغێکی دیاریکراوی ژیانی بەعسە لە قۆناغێکی دیاریکراوی ژیانی بەعسە حملەی ئیمانی دەستی پێکرد داعش بەرهەم هاتووی حملەی ئیمانی بەعسە بەعسی ژەم سیاسەتانی لە وەختێکە هێنا کە ڕوبەڕووی اقتصادی حەساری اقتصادی بووبەوە ئێمە تەواوی دنیا هەموو سەرمایه‌دارانی دنیا لمۆزیان ژەنیوەتە ئەم وڵاتەوە تاوانکاری نەمانەی کرد تۆ ناتوانانی دیاردەی داعش ببەستیتەوە بەتەنها بە مەجموعەی نصوصی دینیەوە ڕاستە من پێشتر باسم کرد نصوصە دینیەکان لەوێن ئایدۆلۆژیا دینەکە لەوەیە بەڵام ئەمەی ئەم تاوانکارانی بەرهەمهێنا ئەوەی کە ئەم خەڵکە هاتن ئەم ئایدۆلۆژیان وەرگرت دافعیشی اقتصادی اجتماعی سیاسی لە پشت ئەم مەسەلەوەیە وەتووە بێت ڕۆڵی چینە باڵا دەستەکان ببینن یعنی لە ڕەخنەگرتن لە داعشا ئێمە خەڵکانێک کە ئەمانەوە دنیا بەرەو ڕۆژگاریشی باشتر بگۆڕێەوە بەرەو دنیاشی باشتر بڕوە ئەبێ بڕۆین لە بنەماکانی دروستبوونی ئەم تاوانکاریە ئەزانی چۆن لە شوێنی تری کە هەژاری هەیە داعش دروست نابێ بەڵام تۆڕی تاوانکاری دروستە بێت تۆڕی مافیا دروستە بێت تۆڕی خەڵک کوشتن دروستە بێ بڕ سەیری ئەمریکای لاتینکە مەسەلەن لەوێ ئەوانە دروستە بێ بەڵام لێرە ئەم ئایدۆلۆژیای مەوجودەوە چێ دەستی پێوەگرێت و ئینەکە مەسەلەی مهم دروستبوونی بابەتەکەی بەهەرحاڵ قسە زۆرترە لەسەرمە بیکەین پێم وابێ وەختی بەرنامەکەمان کۆتایی هات بوو بە سەعاتێک گەستە قساکەین ئازیزان و خۆشەویستان هەنێک لەوانەیە ملاحەزە و کۆمنتان هەبێ توانین لە ڕێگەی کۆمنت و وەڵامی کۆمنتەکانەوە دواتر قسە و باسەکە درێژە پێ بدەین دووبارە داوا لە ئێوەی ئازیزەکەم کە بەرنامەکانی کەناڵی هیوا
لینکی یوتیوبەکە لە کەناڵەکانی خۆتانەوە بڵاو بکەن، دۆست و ئاشنایەتان بەم کەناڵە ئاشنا بکەن، سەبسکرایبتان نەکردووە تا ئێستا بیکەن و بە دۆست و ئاشنایەتان بڵێن ئەوە بکەن، ئەمە کۆمەشێکی باشە بێ بۆ ئێمە. زۆر سپاس هیوە ماندوو کردی ئەمڕۆ. ئێمە هەر ئەو دوو برادری کە لەو بەرنمەیە ناویان هات لە ڕاستیە تەوازودیان نەبوو لەو بەرنمەیە دەمەوە باسکەمار کاتێک کە ئەگەر بیانەیە وەڵام بدەنەوە و بەشدار بن لەو گفتوگوۆیە و کەناڵان بۆ ئەوان لە ڕاستیە بۆ هەر کەسێک کە کراوەیە لەسەرم بابەتانە کە بیانەوە قسە بکەن واتە ئێمە ناتوین تەوەرێک دابنین هێرش بکەینە سەر هیچ کەسایەتێک بەڵکو ئێمە قسەمان لەسەر جەوهری بابەتەکان کردەوە ئەگەرم کەسایەتیانە بیانەوێت لە ڕاستی ئێمە ئامادەین لەو بەرنامانە بەشداریان بکەین و گفتوگویەکی کراوە و عەقلانی بکەین و دەست خۆش شەماڵ و سوپاس بۆ بینەران، سوپاس بۆ ماوەی کە لەگەڵمان بوون، سوپاس بۆ ئەوانشی کە بە کۆمنت و ئەسڵاویان نردووە مندایان بینم لە کۆمنتەکە هیوادارم هەموو لایەک پارێزرا بوون و کاتێکی خۆش بۆ هەموو لایەک. زۆر باشە بەم جۆرە ئازیزان و خۆشەویستان هاتینە کۆتایی بەرنامەی ئەم ڕۆژمان. ئومێدەوارم تا یەکبینینەوەیشی تر شاد و سەلامەت بن و لە کارەسات بەدوور بن و کات و ساتێکی خۆشتان هەبێت.